سڵاتان لەبێت بینەرانی دیمەن تیڤ مانگی ڕەمەزان لە هەموو لایەک پیرۆز بێت لە هەموو مسلمانانی جیهان پیرۆز بێ بە هیوام ئەم مانگا ببێتە مانگێکی خێر و بەرەکەت و خۆشی و قبڵبوونی نزایەکانتان پرۆگرامی مایکە سوورەکەی ئەمجارە زۆر جیاوازە پڕە لە دیاری ئێمە هەموو شەمان لە دوای بەربانگ لەگەڵتانین با بزانین هاوڵاتیان ئەمڕۆ چۆنیان بەڕێ کردو و چیان کردو فەرموون لەگەڵمان بن. سلااو لە تۆش ناوی بەڕاستان دەرباز محەممەد کاک دەرباز ئەمڕۆ یەکەم ڕۆژی ڕەمەزان بوو بزانم تۆ ئەمڕۆ چۆن بەڕێ کردووە؟ وڵا سەرەتا مانگی پیرۆزی ڕەمەزان لە هەم مسلمانی پیرۆز بێت ئەمڕۆ وەکو یەکەم ڕۆژ بەتاکی ڕۆژەکەم تۆزێک سەخت دەبێت بەڵام سەبرە ڕادێن لەگەڵ مانگی ڕەمەزان بەڕای من زۆر خۆشە مانگێکی کەش و هەوایەکەی زۆر خۆشانی نەگەرمانە ساردا بەتاکیدوە وەکو یەکەم ڕۆژ زۆر مرتەحەب میز مشکلەم نەبوو لە لای خۆ میز مشکلەم نەبوو. پیشەی جەنابەت من ڕاگەیاندکارم. زۆر باشە مادەمەستە ڕاگەیاندکارێکمان لەگەڵا ئێمە لە پرۆگرامی مایکە سوورەکەوە چەند پرسیارێکمان ئامادە کردووە پرسیارێک لە تۆکەم ئەگەر زانیت ئەبیتە خاوەن خەڵات. پرسیارەکەی من بۆ تۆ ئەمڕۆ ئەڵێ شەڕی عێراق و ئێران کەی وەستا؟ زۆر قورسەوە. بۆچی قورسە ینی تۆ تقریبا ئەوە هەیە وەڵامێکم پێ بڵێ وەڵامەکەم پێ بڵێ ئەگەر ڕووهاو نەبوو بۆ نزیکەکەمەوە. پرسیارەکە دووبارە بکەوە. شەڕی عێراق و ئێران کەی وەستا؟ شەڕی عێراق و ئێران وەڵڵاهی ئەوەی عومری من نییە تا بزانم. هیچ جوێت لە نەبووە لە هیچ شوێنێک ڕەنگە نەتخوێندووە بەڵام کاتێک کە مایک دێتە پێشی ئەندە شتێ لە بیر دەچێتەوە. بە نزیکراوەی هەز دەکەم پێش من بوو میانی 90 91 ئەمە نازانم 89 کەمێک خواردتر 86 کەمێک سەرتر 87 یەک کەمێک سەرتر ئافێ زۆر باشە کاک دەرباز لە ئێمە بۆ خاوەن خەڵات بەڵام ئەها باسانی وازی لێ نانم چکە ڕاگەیاندکارە پرسیارێکی ترت لێ ئەەکەم یعنی با من تو یاریکی خۆش بکەین ئێستا ئەمە وەڵامەکەم زانی دەتوێت چیم لێ بکەی لەوە زیاتر یاریکی خۆش ئەەکەین جگەل لەو پرسیارە ئەمێ بزانم یعنی ئەگەر تۆ زانیت شەحنی مۆبایلەکە چەندە شەحنی مۆبایلەکە چەندە ئەوە دووبارە بیتە خاوەن خەڵات بەخوا کە لە ماڵ هاتمە دەرەوە تقریبا چەند زۆر نەبوو دەزانم ئەمڕۆ بە حکمی ئەوەی لە ئیش و کار بووی دواتر هاتوویتە تۆ هەر خەریکی مۆبایل بوو یعنی شەحنەکەت بەخوا ڕەنگە ئەندەکە زۆر بەڵام نوانیم زۆر ئیتیمان بە مۆبایل نادەمە من ینی بەڕای خۆم ڕەنگە 25 بۆ 30 حەز دەکەم بەتەقریبی بەتەقریبی بزەب نازانم چکە زۆر دیقەتەوە بەڵام دەزانم کە زۆر نییە هەر ئەو ڕقەمانەیە هەز دەکەم با سەیرێکی بکەین با سەیرێکی بکەین هەڵەبوو یانی چی دەبێت ئەگەر هەڵە بوو ئەو کاتە قسێکی لێکن بەس ئەگەر ڕاستیش بوو کاتە قسێکی لێکەین ئەگەر ڕاست بووە بێتە خاوەن خەڵات بە تەقریبیش بێ کێشەمان نییە 22 بەس بێ زەحمەت با پیشانی هاوکارانی بدەین کاک دەرباز لە لای ئێمەوە کوژاوەتەوە کاک دەرباز لە لای ئێمە بووە خاوەن خەڵاتێک زۆر سپاس کاک دەرباز کاک دەرباز زۆر سپاس پێش ئەوەی بەڕێت بکەم پێشەوەی خەڵاتەکەت دەمێت و ڕاگەیاندکاری لە ناو ڕاگەاندن هیچ بەسەرهاتێکی خۆش یان دەنگت خۆش نییە شتێکمان پێشکەشکەی دەنگ خۆشی ئەوە نا ئەوەی زۆر ناخۆشەوە بەلایەک بەس مەسلەی ینی نوکتە و بەسەرهاتی خۆش لە ناو ڕاگەاندن زۆر زۆرە نەکار ئەمن بەڵام بەخۆش کە تازە کە پێم گوتی کە مایک دێتە پێش جیاوازێنێ چ دەخیاڵ نەم پێشکەشمان بکەی خۆزگار ئامادەم نوکتەیەک شعرێک ناوەڵڵا دای لێبوردن دەکەم تا دەستەکان خۆش بێ زۆر سپاس ئەگەر هاوکارانم پیرۆزت بێ بوویتە خاوەن خەڵات لە هۆم ئیستانبول زۆر سپاس مەمنن زۆر سپاس مەمنن دەستەکان خۆش بێ سلااوت لێبێ ئەم کاتت باش سلااو لە تۆش زۆر سپاس مەمنون ناوی بەڕێستان ڕێبوار کاک ڕێبوار ئەمڕۆ بە ڕۆژوو بووی یەکەم ڕۆژی ڕەمەزانت چۆن بوو؟ وەڵای ئەمڕۆ بە ڕۆژی یەکەم ڕۆژی ڕەمەزان بەڕاستی هەز بەوە ناکەی کە بە ڕۆژیشی زۆر خۆش بوو هەم لە ڕووی کەشوهاوە کەشوهایەکە لەبارە لەوەی کە نەتێنیت بی نەبرسیت بی ڕۆژ بە و دەرەزەی درێژ نیە بەڕاستی زۆر خۆش بوو ڕۆژ ئەمڕۆ نۆرمال بەڕێ کرد بەڵێ دەمادەم نۆرمالت بەڕێ کردو شتێکی خۆشم پێشکەش ناکەی
وڵی چیت پێشکەشکردن نکتەیەک بەسەر هاتێک شتێک خۆ دوکانداری ئەبێ ڕۆژانە تووشی مووقیفی خۆش بیتەوە مووقیفی ناخۆش بیتەوە بەخوای لەو کاتەیە بەخوای کاتی هیچ باشە پرسیارێکت لێ ئەەکەم لە دوای پرسیارەکە بەسەر بێ شتێک مەر پێشکەشکی بەدەست بەتاڵی نابێت لە بڕۆی باشە پایتەختی وڵاتی یابان کوێیە تۆکیۆ والله زیرەک و زۆریش باشە مادەم شتێکم پێشکەشکە چیت پێشکەشکردن شتێکم پێشکەشکەم بەدەست بەتاڵی ناڕۆم لێرە سایبان با نوکتتان بۆ بێ داڵە ئەوە لە یابان سیسرکە چیان دروست کرد بوو ڕۆبۆت بوو کوردە چیش چووە یابان بە سەفەر چوو بوو لەو کاتێ دیتی خەڵکەکە زۆر دەورەی لێداوە سیسرکەکە یان دروست کرا تەماشا دەکەن خەڵک تەسویرەکە تەماشای بۆ سیسرکەیە ڕاست پێچی دەستەدانە پانی کردوتە نوت کرد گوتوێ خە مەشا پاین دەکەینەوە بەزای ڕاستیە دەستەکان خۆش بە کاگرەبوار زۆر سپاس مەمنون بەڕاستی نوکتەکەت چێژی خۆی هەبوو دەستەکان خۆش بێ زۆر سپاس مەمنون ئەگەر هاوکارانم خەڵاتەکەم دەنێ پیرۆزە بۆیتە خاوەن خەڵات لەلایەن کۆمپانیای هەمەستەمبوڵەوە سەرکەوتم بۆ گوێژە خوازم زۆر سپاس مەمنون زۆر سپاس دەکەم ڕۆژ خۆشویستم بۆ بینەرەکانتان زۆر سپاس مەمنون دەستەکان خۆش بێ زۆر سپاس مەمنون سەلام زۆر سپاس مەمنون خەڵکی کوێیت من بە ئێران هاتمە خەڵکی کرماشانم و میوانتانم بە ئەربیل اسمت چییە؟ کۆمەیل کومەیل کا کومەیل تەحملی خەڵک لێرە لەگەڵ ئێوە چۆنە ینی خەڵکانی ئێرە لەگەڵ ئێوە تەسەڕۆفاتیان چۆنە؟ مردمی ئیران بە مردمی کوردستانی عێراق بەران هەموو یەک جسمن بە دوو بەدەن و زۆر هەزەکەم واقعان بۆ مردمی خەڵکی کوردستان تەواوی کوردستانی ئیران کوردستانی عێراق هەر بێژی تەمامی کوردەکان باشە تۆ شتێکی خۆش بۆ من پێشکەش ناکەی گۆرانیەک نوکتەیەک سەڵاوی تەوامی مردمی ئیران ئەرزەکەم بۆ تەواوی مردمی کوردستانی عێراق و بە ئومیدی ڕۆژێکی تەواوی مردمی کوردستان بە یەک بوون و شادیکیان پێ بوو من ئێستا پرسیارێک لە تۆکەم زانیت و ئەبیتە براوەی خەڵاتەکانمان پرسیارەکەی من پرسیارێکی وەرزشیە ئەڵێ درێژی باڵای کریستیانۆ ڕۆناڵدۆ چەندە؟ کریستیانو رونالدو خب کریستیانو رونالدو شاید بهترین باشترین ورزشکاری تمامی دورانه بەس درێژی تووڵی درێژی 194 194 دڵنیایی 190 هێشتا وەرە خوار 187 سەد و چەند 87 187 بله عافیە بەڵێ وەڵامەکەی زۆر ڕاستە تۆ بوویتە خاوەن خەڵات لەلایەن ئێم سەنتەرەوە ئەگەر هاوکارانم خەڵاتەکەم دەنێ زۆر سپاس پیرۆزت بێ بەخۆشی بەکاری بێنی دەستەکان خۆش بێ زۆر سپاس مرسی زۆر سپاس مەمنون دەستەکان خۆش مەمنون سڵاوتان لێبێت من بێمەوە بینەوە سڵاوتان لێبێت سڵاو لێبێ خاتون ناش بە قوربان زۆر سپاس مەمنون سڵاو لێبێ بەڕێز ناوی بەڕێستان ئەنوەر کاگەنوەر ناوی بەڕێزت خاتو جیهان ئەمڕۆ چۆن بەسەر بەر مانگی ڕەمەزانە خۆش بوو لەگەڵ خواردن دروستکردن ماندوو بووی ماندوو نەبووی داوەت بوون زۆر خۆش باسی هەندێک باسی ئەمڕۆم بۆ بکە بزانم مانگی ڕەمەزانی پیرۆز مانگێکی پڕخێر و بەرەکەت و نورە جەوەکەی ئەمڕۆ چۆن بوو جەوێکی خۆش بوو هیچ سەر ئاگام لە ئەوەی نەبوو یانی کە بەرۆژی من ئەی تۆ بەچی مەشغوڵی ڕۆژانە؟ وەڵام بخۆم ئیشی دوکانمانێ دوکانی لە ئابم هەیە بخۆشم معاوتوبیم لە مستەشفەی دەوام دەکەم خەفەر شەو ئەمڕۆ چۆن بەسەر بردووەک و مانگی ڕەمەزان؟ وەڵای مانگی ڕەمەزان خۆی مانکی خۆشە بەڕاستی خۆی ئیستراحەت بە جسمت دەدەی مانگی بە بەرەکەتە بخۆی هەر وەسفی ناکرێت
ڕاستە ئێوە هاوسەر یەکترن وانە پێکەوە بەتەنە هاتوون بۆ ئێرە ئارۆ لە هاتم فلەستین ئەی زۆر باشە ئەی زۆر باشە ئەنی بە خۆتان پێکەوە دوو قۆڵی هاتوونەتە دەرەوە ئەی زۆر باشە من ئێستا پرسیارێک لە ئێوەکەم ئەگەر زانیتان ئەبنە خاوەن خەڵات ئەگەریش نەتانزانی پێکەوە یاریەک ئەکەین ئەو کاتە بزانین ئەگەر برتانەوە ئەوە هەردووبارە بنە خاوەن خەڵات باشە پرسیارەکەم بۆ هەردووکتانە ئەو ئاژەڵە کامەیە بە زمان بۆن دەکات ئاژەلە بە زمان بۆن دەکات بەڵێ تۆ بیر بکەرەوە منەش مەلای خاتوم بزانم ئەو هیچ زانێ ئەو ئاژەڵە کامەیە کە بە زمان بۆن دەکات نازانی هیچ پرسیارێکی تر یەکەم خەلیفەی ڕاشیدین کێ بوو ئیمام ئەبوبەکر سیدیق زۆر ڕاستە دەستەکان خۆش بێ بام پرسیارێک لە خاتوم بکەم ئەم جارە بەرواری لەدایکبوونی هاوسەرەکەت چەندی چەنە هەفتی یەک حوتی یەک تەواوە زۆر باشە هەردووکیانە کاتە زانیان و بنە خاوەن خەڵات ئەمە ئەوها بەدەست بەتاڵی نەڕۆن لە لای من مادەم ئێوە خەڵات پێشکانی من خەڵات ئەدەم بە ئێوە شتێک پێشکەشی من بکەن بزانم بەسەر هاتێکی خۆش شتێکی خۆشی یەکتر لە حیاتی ژیانتانە لە حیاتی زەوجیتانە ڕۆی دابێ بۆم باس بکەن تۆ بزانم لێ بپرسە دەی تۆ هەڵدای بەسەر هات بێ هەڵدای چ بێ بەسەر هات بێ نوکتە بێ گۆرانیەکی خۆش بێ گەردەنگت خۆشە هەڵدای دەنگم خۆش دی مادەم بەسەر هاتێکم بۆ بگەڕەوە باسی خۆمان مەسەلەن بەسەراتی خۆمان بێ کێشە نییە هەر مهمەوەی بەدەست بەتاڵی نەڕۆن لە لای من وەلا لە پیرم مشکل دەستەکان خۆش بێ زۆر مەمنون پیرۆستان بێ ئێوە بوونە خەڵات لەلایەن کۆمپانیای هۆم ئیستانبول بە بڕی 25,000 لە تەواو بچن بازاڕیەکانتان بکەن دەستەکانتان خۆش بێ زۆر سپاس مەمنون زۆر سپاس سلااوت لەبێ سلام چۆنیت ممنون باشم سپاس ئەحواڵت سپاس تەندروستیت ممنونم چکاریت بەچیەوە مەشغوڵی ڕۆژانە ڕۆژانە ئیش دەکەم لە ساڵۆن نێنۆک ڕۆژانت بەچی بەسەر ئەبێنی ئەمڕۆ چۆم بوو ئەم باسی ئەمڕۆتم بۆ بکەم الحەمدولله الحەمدلله ناوت چییە؟ ناوم حەیات حەیات ناوێکی زۆر خۆشە قوربانە زۆر سپاس خەڵکی کوێیت؟ ئێران بەخێر هاتی هەر لە ئیرانەوە هەتاوە کوێرە باشە حەیات گیان ئەگەر لێت بپرسم بۆ نمونە پێت بڵێم تەحەمولی مەردومی کورد چۆنە لەگەڵ کەسی ینی بۆ نمونە ئێوە کە دێنە ئێرە تەحەمولیان چۆنە لەگەڵ ئێوە زۆر باشە هەموو ئەبە ناسی کوردستان هەموو محتەرەم هەموو احترام هەیە ئەمە زۆر مەمنونم چەند ساڵە تۆ لێرەیت؟ 3 ساڵ 3 ساڵە لێرەیت هەر بە ئیش و کاری نینۆکە مەشغوڵی ئەی باشە لە ماوەی ئەو 3 ساڵانی کە تۆ ئیشی نینۆک ئەکەی بە پێوەی مشتری دێتە لات ینی هیچ شتێکی خۆش هەبووە کە بەسەرت هاتە بەیانی لەگەڵ مشتریەکانت الحەمدولله باشە ئەی بۆم ناگەڕیتەوە ینی هیچت لە خەیاڵ نییە پێم بۆم بگەڕیتەوە دەنگیشت خۆش نەگۆرانیم بە بڵێ ئیرانیەکان دەنگیان زۆر خۆشە زۆر زۆر دەگۆرانیەکەم بە بڵێوادەوە دەنگمان خۆش دەنگت خۆشە ناوەڵە دەنگم خۆش ئەی باشە نوکتەیەکم پێشکەشکە هایدە هەیە مەهەستی هەیە مۆین هەیە زۆر خۆشە کوردەکەی تاو نییە ئەڵم نوکتەم بۆ بڵێ هایدە هەیە مەهەستی باشە با پرسیارێکت لێ بکەم ئەگەر زانیت ئەبێت خاوەن خەڵات باشە پرسیارەکەی من بۆ تو ئەوەیە پشیلە چاوی بە چ ڕەنگێک دەبینێت شین نا بیگۆڕە ڕاش و سوپێ یەکسەر ڕەش و سپی زۆر ڕاستە دەستەکان خۆش بێ ئا بە قوربان زۆر سپاس مەمنون ئەگەر تۆ پیرۆزت بێ بوویتە خاوەن خەڵات لەلایەن کۆمپانیای هەیە ئیستانبوڵەوە بە قوربان زۆر سپاس مستەفا زۆر سپاس مەمنون مێرسی زۆر سپاس مەمنون سڵاوت لێبێ سڵاو باشی زۆر سپاس مەمنون ناوی جەنابتان وەلید کاک وەلید چ پیشەی چ کارێ وڵا تراڤل ئەند توریزم ئیگەشت و گوزار دەکەم ئۆکەی بەوە خەریکە ڕۆژانە بەوە سەرقاڵی ئەمڕۆ ڕەمەزانە چۆن بەڕێ کرد
لا زور باش بوو باش الحمد بوو لله تین و برسی هیچ نەبوو ئەبەت دەست ئەبەت ئای زۆر باشە کاک وەلید تۆ لەکوێوە هاتووی سەردانی هەولێرت کردووە لە هەولێردا ئەنیشی ناوەڵا لە دوو کاتبوو لە دووە کات بەڵێ ئەی کەش و هەوای هەولێر چۆن ئەبینی خوشە زۆر باشە خۆشە وایە بەدڵتانە زۆر ئەی زۆر باشە کاک وەلید پرسیارێکت لێ یەکەم ئەگەر زانی دەبێتە خاوەن خەڵات باشە ئەڵێ چ گیاندارێکە لە تەمەنی 22 مانگیدا کێشی دەبێتە 22 تان گیاندارێکە هەڵبژاردنایەک شتێک ناوێک بڵێ من بۆت نزیکەکەمەوە ئەگەریش نا ئەبێ گۆرانیەکم پێشکەشکەی یا ئەوتە نوکتێکم بۆ بڵێ بەدەست بەتاڵی نابێ بڕۆی لێرە ئەڵا چ بێ باش دەبێت هەڵبژاردنەکەر هەبیتە تۆ شتێکم پێ بڵێ بەشکم منیش بۆت نزیکەمەوە ئەگەر غەڵەت بکە دڵم غەڵەتە نه شتێکی تر نزیکم لای تقریبا دەریاییە دەریاییە ئاها چه پێ دەڵێ ناوی سۆر ناوی کەیف ژاڵە چیە نانە ئەوش نییە نا ئەویش نییە دولفین تقریبا نزیکت کردەوە دولفین خۆیت دەی ئاسان نزیکترە پێم وتی دەریاییە ماسی ماسی نییە نا نزیکتر هێشتا نزیکت کردەوە زۆر باش هاتووی باتریقە ناوەڵڵا با پرسیارێکی ترت لێ بکەم کامە ئاژەڵە ئەگەر ئاو بخواتەوە دەمرێت ئاوێ بخۆت دەمریت مێری چی؟ مێرو مێلورە؟ ئەی کچکە مێلورە نا هەو نییە وەڵا چ بێ ئێستا نازانێت بێ شتێکم پێشکەشکەی نکتە بیت تەواو دەیڵە بۆدینی بێژە تەواوە سۆرانی سۆرانی ئەگەر سۆرانی زانی سۆرانی بێژە ئەگەر نا بە بادینی بۆم مەبا تەواوە دو جارێکی یەک چوو حتا ئێستا شاڕواتە کەسێک ڕۆیش تا ئێستا ژەڕۆ ئەو نوکتەی بێتان بوو تاوە دەستەکان خۆش مەمنون خەڵەتەکەمام دەرێ پیرۆز بێت تۆ بوویتە خاوەن خەڵاتەکانی هۆم ئیستانبول با بڕێ 25,000 بازاڕی بکە زۆر سپاس مەمنون دەستەکان خۆش بێت سلااوت لەبێ علیکم سلام سەرچاو زۆر سپاس مەمنون بەڕێزت ناوچیە نام فەرشاد کاک فەرشاد ئەمڕۆ وەکو مانگی ڕەمەزان ئەمڕۆ چۆن بەسەر بردووە باسم بۆ بکەم وڵی ئیشەڵا بوو خێر و بەرەکەت بە بۆ هەموو کەسی مانگێکی خۆشە و مانگێکی بەرەکەتە ئیشەڵا بەسەرکەوتو خلاص بیتن ئەمەژی وەکو جەماعەتی ئەو ڕۆ بە ڕۆژی بوون و لەسەر ئیش و ئەوە نەبوون کاک فەرشاد پیشەت چییە؟ ئەمن مهندس مەدەنیمە یعنی ئەمڕۆ لەسەر کار بووی ڕۆژەکەت بستەخت تێنەپەڕی بە ڕۆژوو بووی چین و برسی ئەرێ لای سەکەنێ ئەی زۆر باشە ئەوە کوڕی خۆتە؟ بەێ چۆنی؟ دی قسەم بۆ بکە وەربزانم ناوت چییە؟ تو چاوەی؟ دەیوەرە؟ دەیوەرە کاک فەرشاد پرسیارێکت لێ یەکەم ئەگەر زانی دەبێتە خاوەن خەڵات دەی تۆش ئەبیتە خاوەن خەڵات باشە وەرە قسەم بۆ بکە ئەو کاتە بێتە خاوەن خەڵات ئەچی بۆ خۆت بۆ یاری باشە؟ بەخۆی زۆر کە شلوغەها نازم بۆ ئێستا دەی باشە پرسیاری ئەمڕۆی من ئەڵێ ئەو زیندەوەرە چییە کە دەتوانێت 50 هێندەی کێشی خۆی هەڵبگرێت مێرولە؟ وەڵا زۆر زیرەک بوو تا زۆر باشە ئەو کوڕە جوانە تەمەنی چەندە؟ کەوەرێرە؟ 6 ساڵی؟ دەشتێکی خۆشم بۆ ناڵی؟ دەیوەرە گۆرانێکی خۆشم بۆ بڵێ نوکتێکی خۆشم بۆ بڵێ ئەو کاتە وەرە دەیوەرە؟ دەیوەرە لێ من باشە وەرە لێ من ڕاوەستێ با بابە شتێکی خۆشمان بۆ بڵێ کاک فەرشاد تۆ شتێکی خۆشمان پێشکەشکە نوکتەیەک بێ بەسەر هاتێکی خۆش بێ ئەوڵی هیچ نوکتەوە نازانم بەس ئارزوی پێشکەوتن و سەرکەوتوو بۆ کوردستان و بۆ خاکی کوردستان و بۆ خەڵکی کورد و ئەوانە دەکەم بەس کاک فەرشاد من پێم خۆشە شتێکمان پێشکەشکە ینی بەدەست بەتاڵیە و هەنە ڕۆی مەمنون
ئەنج ئەگەر شتێک لە خەیاڵی تۆە یان گۆرانیەک بێ بەسەرهاتێک بێ نوکتێک بە شتێکی خۆشمان پێشکەشکە. يعني قوراني بلم؟ نا من دنگ بۆچی؟ نا والله نا ئەی باشە بەسەرهاتێکی خۆشم بە بڵێ ینی مادەم تۆ مهندس بی هەرە بێ شتێک پێشاتێکی خۆش بۆ تۆ هات بێتە پێشەوە. لەبارەی چدا مەسەلەن نازانم چی بڵێم؟ نوکتەیەکی خۆش بێ بەسەرهاتی خۆت و خێزانەکەت بێ. والله چی بڵێم؟ هیچ لە حیاتی زەوجیتانە نەبووە بوو نەبووە بەس ئێستا لە ینی حزور زەحنم نییە ینی نازم ئێستا تشتێکی وە نایتە زێنم ئەمما زۆر بووە تشتی وەها زۆر باشە دەستەکان خۆش بێ. زۆر سپاس ئێوە بوونە خاوەن خەڵات لەلایەن کۆمپانیای هۆم ئیستانبول و ئەو کارتەش بۆ کاکەیە وەرە پێشەوە ئەتوانی بە خۆ بچی یاری پێ بکەی وەرە پێشەوە یاریە چی یاری پێ ئەەکەی باشە ئەگەر لەگەڵ خوشکتا خوشکت لەگەڵی بڕۆ ئەگەر لەگەڵ براتە لەگەڵ برات بڕۆ لەگەڵ دایەوە بابە باشە بە شتێکی خۆش بۆ من پێشکەشکە دەی گۆرانیەکی خۆشم بۆ بڵێ ئینگلیزیتە مەکتەبی فێرمی ئەومڵێ دێ کوڕیەمە گەورەیە ئایبە دەیڵە شتێکی خۆشم بۆ بڵێ تشتێکی بێژە دای کۆرتونێت یا ئەو ئورداکی دەبوو ناوچی بوو؟ ژیلڤان؟ ئێدە وەرە پێشەوە وەرە پێشە؟ دەی وەرە پێش؟ وەرە پێش خۆناکە دەیتەوە وەرە کاک ژیلڤان دەستەکان خۆش بێ زۆر سپاس بەخێر هاتی دەستەکان خۆش بێ زۆر سپاس مەمنون ئەزیزی زۆر سپاس مەمنون ئەزیزی. سلااوت لەبێ سەرچاوە ڕەمەزان پیرۆز بێ زۆر سپاس لە تۆش پیرۆز بێ لە هەموو مسلمانان پیرۆز بێ ئینشەڵڵا. ناوی جەنابەت؟ ناوم سایدە. کاک ساید کاک ساید ڕۆژانە بەچێوە مەشغوڵی؟ وەڵە ڕۆژانە بە ئەتەرنێتێ و ئیشی ناوماڵێ و ئیش و شۆلی پیشە چێ بە خۆت چکارێ؟ ئەو ئەمن بەرێ ئێستا زێرینگەر بۆم ئێستا شغلی عادی دەکەم. لە هەولێر دانیشیت؟ لە مووسڵێ دادنیشم. لە مووسڵ دانیشیانی بەسەردان هاتووی بۆ هەولێر؟ بەسەردان هاتمە هەولێر. یاخوا بەخێر بێ زۆر سپاس مەمنون. کاک ساید تۆ هاتووی بۆ فامیلی مۆڵ ینی ئەجواکت پێ چۆنە جەوەی ڕەمەزانت پێ چۆنە؟ وەڵە جێوی ڕەمەزان و هاتن لێرە جێوی ڕەمەزانی جەوەکی باشە کورد لە ئەربیلە گەلە خۆشە بەدیتن دکان باشن حرەکە باشە و شتێکی گەلە گەلە باش زۆر باشە من پرسیارەکرد لە یەکەم ئەگەر زانی دەبێتە خاوەن خەڵات باشە مانای وشەی ڕەمەزان چییە؟ معنە؟ بەڵێ معنە ینی سوال بادینی مە بچێت من مانای معنای کەلیمە ڕەمەزان چییە؟ معنە کەلیمە ڕەمەزان ڕەمەزان مانگەکە لە مانگی مانگە نەها لە تسلسلە هجری و مانگە ڕەمەزانێ ینی بیرۆستترین مانگە لە ساڵی هەمیە و ئەو مانگژیە تێدە ڕۆژی دەگرن ئەو تو لە من تێ بگە مانای چییە؟ کەلیمە ڕەمەزان یعنی شك تسهيل ومكير بعدني بوم باخوا ممكن أقام معناه كيم بابلا معناه كلمة رمضان يك كلمة يعني أول شيء معناه وش رمضان شيء رمضان دي ما بتبصر بقورم إخوي جورا ملائكتي اللي تدرس كردوا إيش نورها خو درست كرد لچی؟ لنور الله عافیه بسیاری زانی دست خوش به باشه تو شتێکم پێشکەشکە بەسەر هاتێک نوکتەیەکی خۆش گۆرانیەکی خۆش نصیحەتێکی دەڵێم ینی بەسەر هاتێکی گەڕێتەوە سەر هاتێکی دەڵێم لۆ من هاتیە ئەمن جگارکێش بووم من پرۆگرامێک لۆ خەدانی ئەو ڕەمەزانێ از همير جاري ناكيشم تركيب لرمضان تركيب خلاص همي بهلو فاز بشوف فرصتك يعني همي كسي جارة بكيشن رمضان فرصتك هي انه جارة بهلن وصحتها وتندرستيكي باش بي حياتك
دووری ئەنی تشتێکی باش بێت سەحەت و سەلامەتی باش یعنی تو ئێستا ئامۆژگاریانێکی کە واز لە جگەرە بێنە لە مانگی ڕەمەزانە و پشتی ڕەمەزانی هەر بەردەوام بێ لە بەر تا زۆر چاکە دەستەکان خۆش بێ زۆر سپاس مەمنون تۆ بیتە خاوەن خەڵات لە لایەن ئێم سنتەرەوە دەستەکان خۆش بێ زۆر سپاس مەمنون خۆشحاڵ بین دەستەکان خۆش بێ زۆر سپاس مەمنون بینەرانی خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان ئێمە هەموو شەوان لە فاملی مۆڵین لە دوای بەربانک چاوەڕوانتانین